ئەمڕۆ وەدەی خۆتۆمارکردن بۆ پۆستی سەرۆکی هەرێم لە پەرلەمانی کوردستان کۆتایی پێدێت لەمبارەیەوە وەلی سەلیم پامنێری پێم لە شاری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. وەلی سڵاوت لێبێت، زانیاریەکان لای تۆ چی لەمبارەیەوە؟ سڵای خۆی گەورە لە تۆ تاوی بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتم. بەڵێ 3 ڕۆژ بەر لە ئێستا لەم کاتەدا دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەرگای خۆپاڵاوتنی بۆ سەرۆکچێریمی کوردستانی کردەوە کە ماوەی 3 ڕۆژ بوو. ئەمڕۆ کۆتاییهات بەم وادەیە کاژمێر 11 ئێستا کاژمێر 11 کۆتایی هاتەوە بۆ وادەیەدا. لەمە دووە هیچ کەسی تر ناتوانێت خۆی بۆ پاڵێت بۆ بەڵێ وەلی بەڵێ بەردەوام بە وەلی گوێم لێتە کارزان گوێ لە منە؟ بەڵێ وەلی ئێستا بەردەوام بە کاندیدەکان بەردەوام بە زۆر باشە. ئەو کاندیدانەی کە تاوەکو ئێستا هەناکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و نێسیڤان بارزانی و هەروە کاندید کراوە، هەروە چەند کاندیدێکیش بە سەربەخۆ خۆیان کاندید کردووە کە ژمارەیان 6 کاندیدە لەوانیان لە ناویاندا فەرهاد پیرباد هەیە و هەروە ئومێد پاڵانی و هەروە چەند کاندیدێکی تریشەنە بۆ کاندیدی کە لە ڕانیەوە دانیشتووی ڕانیەوە کاندیدێکی دانیشتیت شارۆچکەی تەقتەقا هاتوونەتە لە پەرلەمانی کوردستان سیڤیەکان پێشکەش کردو کاندیدن بۆ پۆستی سەرۆکچێریمی کوردستان. بەڵام ئەم ڕێکارە دوای ئەوەی کە ئێستا وادەکەت تەواو ئێستا ڕێکاری تر دەست پێکە لەیان دەستێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیش ئەویش هەڵسەنگاندنە بۆ سیڤی کاندیدەکان. ئاخۆ مەرجانی کە ڕایانگەاندە بوو کە 3 مەرج بوو بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە دەبێت ئەو 3 مەرجیان تێدا بێ هەر کەسێک خۆی پارەوێت بۆ سەرۆکچێریمی کوردستان کە مەرجی یەکەم دەبێت تەمەین لە 40 ساڵ زیاتر بێتن و هەروەها دانیشتووی هەرێمی کوردستان بی. ئەمە مەرجی دووەمە. مەرجی سێمیش دەبێت بەهرەمەند بێ لە هەموو مافە مەدەنی و سیاسیەکان. ئەم 3 مەرجەگەر لە هەر کەسێک داهاوێتن ئەوە دەیتوانین خۆی بپارێت بۆ پۆستی سەرۆکچێریمی کوردستان. بۆیە ئەو کەسانش کە خۆیان کاندید کردووە بۆ پۆستی سەرۆکچێریمی کوردستان دەڵێن ئەو مەرجانەما تێدایە. بەڵام ئەمە دوجار پەرلەمانی کوردستان یەکلایی دەکاتەوە کە ئەمڕۆ دەست دەکاتن بە یەکلایکردنەوە ناوی کاندیدەکان. ئاخۆ چەند کاندید دەمێنێتن بۆ کە چێبڕچێ بکەن لەسەر پۆستی سەرۆکچێریمی کوردستان. لەو 7 کاندیدێک کە باسم کرد هەنا دوجار دەستی سەرۆکاتی کە بڕیای لەسەر ئەمەدا چەند کاندید دەمێنێت ئینجا ڕاگەندراوێک بڵاوە کاتەوە بە پێوزانیاریان بەدەستم گەیشتووە. ئەو ڕاگەندراوە بازەوە دەکات کە چەند کاندید هەبوو بە چەند کاندیدیش پەسەند کران لەلایەن دەستی سەرۆکاتی هەرێمەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژی دەنگدان چێبڕچێ بکەن بۆ پۆستی سەرۆکچێریمی کوردستان. و هەروە 2 ڕۆژیش بە پێی یاسا 2 ڕۆژیش لە بەردەم لایەنە سیاسیەکان و هەروە لە بەردەم کاندیدەکاندا هەیە بۆ ئەوەی کە تانا لە ناوی کاندیدەکان دەن لە سیڤی کاندیدەکان بدەن لە دادگا و هەروە دواتر دادگاش ئەمەش یەکلای دەکاتەوە. ئاخوار کاندیدێک دەتوانین خۆی بۆ پۆستی سەرۆکچێری بمێنێتەوە بۆ لەم پۆستە یاخودنا. ئەمە دادگا یەکلای دەکاتەوە کە دوای ئەو کەتانەکان لەلایەن دادگا و یەکلای کرا ئینجا پەرلەمانی کوردستان وادەیەک دەستنیشان دەکات بۆ دانیشتن بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە پەسەند ناوەکانی پەسەند کراوە بێنە ناوهۆڵی پەرلەمانی کوردستان و دەنگ لە سەریان بدرێتون بە شێوەیەکی ئاشکرا. واتە فراکسیۆنەکان ئەو ئەندامانی پەرلەمانی کوردستان دەبێت بە شێوەیەکی ئاشکرا دەنگ بە کاندیدە بدەن کە مەبەستیان بۆ سەرۆکچێریمی کوردستان لە کاتی دەنگداندا دەبێت بە پێی ئەو یاسایە لە ناو پەرلەمانی کوردستاندا ئامادە بن و لە دەنگدانێکی ئاشکرادا بۆ ئەوەی کە ئاگاداری دەنگدانەکە بن. بەڵێ دەبێت تەواوی ئەو کاندیدانێک کە ناوەکانیان پەسەند دەکرێت لەلایەن دەستی سەرۆکات و هەروە دادگاوە ئەوانە دەبێت لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستانەوە ئامادە بن و بە شێوەیەکی ئاشکراش دەنجیان لەسەر دەدرێتن. واتە نهێنی نییە بە پێی یاساکە بەم جۆرەیە دەبێت دەنجی 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمانی کوردستانیش بەدەست بهێنێتن. اینجا دەبێتن بە سەرۆکی هەرێمی کوردستان بە پێی ئەو ڕێکەوتنێکە لە نێوان فراکسیۆنەکان کراوە کە پارتی دیموکراتی کوردستان کاندیدی خۆی پێشکەش کردووە کە نێچیڤان بارزانیە ئەوە بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانی پاڵپشتی کاندیدەکە دەکەن. نێچیڤان بارزانی زیاتر لە 80 دەنجی پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان بەدەست بهێنێتن. بەڵام کاندیدەکانی تر دیار نییە ئاخۆ کە چەند دەنگ بەدەست دەهێنن چونکە چەند فراکسیۆنێک هەنە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و هەروە یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ ئەوان ڕایانگەاندووە کە دەنگ بەو کاندیدەی پارتی دیموکراتی کوردستان نادەن و دەنگ بە کاندیدەکانی تریش نادەن. بەڵام دیار نییە ئاخۆ کە
ئەو پەرلەمانتارانەی تر دەنگ بە و کاندیدانەی دەدەن کات بە وەکو سەربەخۆ هاتوونە ناوی خۆیان پاڵێوراوە بۆ پۆست سەرۆشارێمی یاخوننا ئەمە لە هۆڵی پەرلەمانی کوردستان یەکلای ئەبێتەوە دەبێتن لە ماوەی هەفتەی ئایندەدا هەرێمی کوردستان ببێتە خاوەنی سەرۆکی هەرێم واتە دەبێت لە سەرۆکی هەرێمی کوردستان لە هۆڵی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێت لە هەفتەی ئایندەدا دو وادەیە بۆ ناوی کاندیدەکان و هەروە بۆ پەرلەمانی کوردستان بۆی کە ئەمە یەکلای بکاتەوە. سپاس بۆ پەیامنێرمان وەلی سەلیم لە شاری هەولێرەوە. سپاس بۆ زانیاریەکانی تۆ.